ئەمانجی سەرەکیمان ئەوەیە کە خانمان خۆیان ڕابێنن لەسەر ئەوەی کە ئەو هونەری کە تیانایە پیشانی هاونیشتیمانیانی خۆیانی بن و لە کارەکانیانە ئینشەڵا سەرکەوتووە بن و هیوادارم هیچ خانمێک لە ماڵەوە دانەنیشێ ئەوەی بەهرێکی هەیە ئەتوانێت بەشدار بێت لە پێشانگاکانمانە. هەرێک لە ئێمە ئەکیت بێگومان خاوەن بەهرەیەکین بۆیە پێویستە و بەهرەیە بدۆزینەوە هیچ کاتێ چاوەڕی دامەزراندن و چاوەڕی ئیش و هیچ شتێک لە هیچ کەسێک نەکەین وا بکەین لەسەر قاچی خۆمان بۆستین وامان لێبێ بتوانین وەک لەوەی سوودێک گەین بە خەڵک سوودێکی مادیشمان بۆ خۆمان هەبێت. ام دی بو خیوت آدانین کرستو تشتت و سر دابش بکین داش شناف کس و کارت خوبه هنه در و دا یعنی زیترین رو بکن سر جیانا خویا روزانه جیانا کا نورمال و کی مهمیا جیانا کا آسایی ببن. ابروکت از گه خرخوزی بارزانی پاوکاری دیگر رکراون ناخوی و نیم دولتی ما هوا که پاخش کردن الجهه او کو آگر ل چبوی مدرس بکر مرام جو او راستی مدوید بتر نزیک وی خالکی بگ و وینی شاب دین کو امجید گلوانانه امروز بعد در فد مانداری با گرینگ ماندانی با انجام دادن چندین چالاکی جراجور بو برطرفگیری روزی جنگی جهان که با انجام دادن چندین چالاکی چندین نمامو پیش کردن پانل و کردن پیشانگی جراجور رباری جنگی که همان گرینگی پیامی جنگی و آتی و شاری جنگی بالا دکنه با همون جهان دار. جور انجام بدن و کوسروکی برج رخلاو جنگی پارزکانی پارزده حوله که خوی دبینی تولا و رخلاوانه که لبواری جنگی پارزی کار. لێرەدا دوو پەیام هەیە پەیامی یەکەم ئەوەیە کە ئێمە ئەو شتانەمان بەکارهێناوە کە دەبنە هۆی پیسبوونی ژینگە و پەیامی دووەم ئەوەیە کە تۆ دەتوانانی لەو شتانەی کە بێسوودن تۆشتی جوان دروست بکەی بۆ ڕازاندنەوەی نێوماڵەکانتان وەروها لێرە چەند تابلۆیەکمان پێشکەش کردووە کە گزارش لە ژینگە بکەن کە لە ڕۆژی جیهانی ژینگەدا مانای ئەوە نییە هەر دار و بەرد بێت بەڵام ڕەنگەکانیش هەر لە ژینگە وەردەگیرێن. Thank you.